چالاکانی مەدەنی دەربەنیخان مەراسیمێکی ماڵەوەی ئەنجامەدەن بۆ قوربانیەکانی شارەزور لە ڕووداوەکەی سەرشاخی بەرانان گیانیان لەدەستدا. کاسوکاری قوربانیەکانیش ئامادەی مەراسیمەکە بوون. لە بەردەم وێنەی قوربانیەکان بۆمدا گیرسێنرا و چەپکە گوڵیاندانا. داواتان لێکەین تکاتان لێکەین بە ئەمە کۆتا ڕووداوی دڵتەزێنی لەم شێوە بێت. ئێمە ناڵێن ئەمە یەکەم ڕوودا و کۆتا ڕووداویش دەبێت، بەڵام دەکرێت ئێمە بتوانین هیچ نەبێت کەمبوونەوەی ڕووداوەکان. ئێمە ئەم چالاکیمان ڕێخستووە بۆ ئەوەی قوربانی تری بەدوانەیە. داوایان کرد حکوومەت ڕێگاکە بکات بە دووسایت لابەرەوەی ژمارەی قوربانیەکانی ڕووداوەکانی ئەم ڕێگایە ئاسایی نییە و هاوشێوەی دڵی کەسوکاری قوربانیەکان دەسەڵاتدارانیش یەکجار دڵیان دابچڵەکێت. من چەندین جار داوامان کردو خۆش لەنە ئاگاداربی سەندای بەرپرسمان کردو سەردانی داهێنی پەیوەندیدارمان کردو، بەڵام هەر بەڵێ بووە و هیچ بەڵێنێکی ڕستمیان وەرنەگرتو تا ئێستا و کەس ناتۆ بەدەم داواکارەکانمانەوە. والله ماتین ئەم جادە ئەوەنە 20 دانە ساڵە ئێمە هاوارەکەن خەڵکی دەربەنی خان خۆ هەر ئێمەشتیان ناچێت خەڵکی شتیاچێ بە تایبەتی خەڵکی دەربەنی خان ئەم ڕێگە کە ئەوەی ما 12 کیلومترە هەم 12 کیلومترە 20 دانە ساڵە ئێمە هاوارەکەن هەموو هەفتێ 5 کەس و 6 کەس و 3 کەس و 4 کەس لەم ڕاتیاچێ. 4 کەسی یەک خێزان لە ڕووداوەکە گیانیان لەدەستدا و ئەمساڵ ئەمە سێمین ڕووداوی کارەساتباری هاوشێوەیە ڕوودەدات کە قوربانیەکانی ژمارەیان نزیکی 5 کەس بێت و هاوڵاتی دەڤەری شارەزور بن. ڕێبین محەممەد، شارپرێس، ڕێگای مەرگ.